جنابیانی خۆشەویست، ئێستا دێنە سەر دوا بابەتی ئاین ناسیمان کە ئیش دەربارەی ئاینی یەزیدیە ساڵانە دوو پرسیارەش لێ دێتەوە زۆر جاران، واتە گریمانەی ئەو لێ دەکرێت 4 دەرەجە لێ بێتەوە لەبەر بابەتەکە کەمێک دوو درێژە. سەرەتا حەز دەکەم لەو بابەتەی شارەزا بن کە دەرێن ئاینی یەزیدی مەبەستمانەوەی ئاینێکی خوای و ئاینێکی ئاسمانیە. نا هەر شتێک مرۆڤ لە سەی ڕۆیشت و بە عیبادەتی زانی پێ دەگوترێ ئاین، ئەنی لەو ڕوانگەوە مەدەرێن ئاینی یەزیدی، نەک برێ ئاینێکی ئاسمانی بیتن و کتێب و پەرتوچی ئاسمانیان هەبێتن. نا کتابەکەمان ئەوها باسی ناکاتێن. سەرەتا شارەزایانی ئاینی یەزیدی دەربارەی سەرهەڵدانی و ئاینەی دەرێن. یەکێکە لە ئاینە هەرە کۆنەکان کە لە کوردستانی خۆمان سەری هەڵدایە، مێژوەکەی دەگەڕێتەوە لە بۆ پێشی ئاینی زەردەشتیش کەمە دەزانی ئاینی زەردەشتی زۆر کۆنا، ڕەگوڕی شاڵیش دەگەڕێتەوە لە بۆ ئاینی مەزدایی و میتڕایی کەواتە گە لە وزاری هاتەوە ڕەگەڕیشەی و ئاینە دۆست دەگەڕێتەوە دەرێن دەگەڕێتەوە لە بۆ ئاینی مەزدایی و میتڕایی. زۆر گرنگی بە ڕۆژ دەدەن، گرنگی بە سەدەن ڕۆژواتە بە هەتاو بڕوایان بە ئێزی هەیە، بە ئێزیدان هەیە کە لە لایوان پێدەرێن خوا، کە لە لایوان پێدەگوترێ خوا، هەر بەو ناوەش ناویان دەبن کە پێدەرێن ئێزدی یاخود خدا پەرێز ئێزدی. ئەوان بڕوایان بە یەکتایی خوا هەیە و کە زۆر جاران خوا لە لایوان مانایەکی جیاواز لێمە دەبەخشێتن زیاتر لە بۆ ڕۆژ و ڕۆناچی ئەو مانایانە دەگەینیتێن. پرسیاری دووەم باسی ئەوەی دەکەین بزانین وشەی ئێزیدی لە نووسینی ڕێنووسی مسماریەکان هەبووە. ئێزیدی لە لای مرۆڤە کۆنەکانی کەوا زیاتر پابندی و ئاینە بوونا لە نووسینی مسماریەکان دەیبینینەوە، بزانین لایەن مسماریەکان چ مانایەکی بەخشیە. وشەی ئێزیدی کە وشەیەکی کۆنە لە نووسینی مسماریەکان هەبووە لە سەردەمی سۆمەڕیەکان و بابلیەکان دۆزرایتەوە لە سێ بڕگە پێکاتیە AZD واتە گیانی پیرۆز، واتە گیانی پاک و پیرۆز. AZD بەمانەی گیانی پاک و پیرۆز دێتن، واتە ئەو کەسانی کەوا لەسەر ڕێگای ڕاست و لەسەر ڕێگایەکی پیرۆزن. ئێستا باسی ئێزیدیەکان دەکەین، بزانین بەجێرەی مێژوو چەند میرنشینیان هەبووە. میرنشینی ئێزیدیەکان دەڵێن 3 میرنشینیان هەبووە. ئێزیدیەکان 3 میرنشینیان هەبووە: میرنشینی داسینی، میرنشینی ئادیان، هەروەها میرنشینی ئێزیدی خانیشیان هەبووە. کەواتە داسینی، ئادیان و ئێزیدی خان، ئەو 3 میرنشینیان هەبووە کەوا وەکو برێ ئەو 3 هەرێمەیان هەبووە. بەڕێزت دەبی لەبەریان کەی. مەڵبەندی پەیدابوونی ئەو ئاینە بزانین بنکە و شوێنی پەیدابوونەکەی وەکو باسمان کرد کوردستانی خۆمانە، ئەو ئاینە لە کوردستان سەری هەڵدایە. بە تایبەتی کە لە کوردستانی خۆمان دەزانن لە نێوانی دهۆک و نزیکی شاری مووسڵ لای سنجار پەرزگایەکی لێ، پەرزگای لالشی لێە، پەرزگای لالش کە لە منتیقەی لای سنجاریە لە کوردستانی عراقی خۆمانە. ئەو ئاینە زیاتر لە ناو کوردانە و وەک برێ خۆیان بە بنەڕەتی کوردەکان دەزانن. پاشەوەی کە لە کوردستانی خۆمان بووە گەشەی سەندیا، ئەنی نەک گەشەی سەندیا بەمانای ئەوەی کەەوە بانگەوازی لۆ کرابێتن خەڵک زیاد بینە، خەڵکان نەوایان بۆ بڵاوبووینەوە بە چێن دەرێ بڵاوبووینەوە ئەو یەزیدیانە بە شوێنەکانی تری عراق جگە لە کوردستان، هەروەها سووریا، هەروەها تورکیا، هەروەها رووسیا و ئەرمانستان. تەمان ئەوانە شەمووی نزیکن لە کوردستانی خۆمان لەو شوێنانە بڵاوبووینەوە. هەروەها ڕەوەندیشیان هەیە لە چێن دەریت کە شەنە لە لبنانی شەنە و خەڵکانی شەنە ئێستا کۆچیان کردن لە ئەوروپا لە وڵاتانی خۆر ئاوا دەژین. ئێستا دەچینە سەر بزانین ئاینی ئێزیدی چۆن مامەڵە دەکات لەگەر ئاینەکانی تر، ئاینە جیاوازەکانی کە لە ئاینی ئێزیدی جیاوازن. دەرێن ئاینی ئێزیدی بڕوای تەواوی بە پێکەوە ژیان و تەبایی و برایەتی هەیە لەگەڵ ئاینەکانی تر، بڕوای بۆی هەیە لەگەر ئاینەکانی تر بەبێ چێشە بژیتن. بەڵام ئاینێکی داخراوە، ئەو خاڵە زۆر گرنگە بەڕێزم، تەرکیز بکە سەر ئاینێکی داخراوە. بەمانای چ داخراوە؟ بەمانای ئەوەی هەم ڕێگانادا خەڵکانی تر بینە ناو ئاینەکەیوی، لۆ نمونە ڕێگانادا خەڵکانێکی مەسیحی ببنە ئێزیدی یان خەڵکانێکی موسڵمان بچن ببنە ئێزیدی، لە هەمان کاتی ڕێگا بۆش نادا ئێزیدیە گواز لە
ئاینەکە خۆی بینی و هەر بگەڕێتەوە بستە ناو ئاینی ئیسلام یان بستە ناو ئاینی مەسیحی. ئاینێکی داخراون، نە خەڵک وەردەگرن، نە ڕێگاش دەن خەڵک بستە ئاینەکانی تر. لۆیش دەبینی ژمارەکەیان گەلێک زیاد ناکەن، یعنی وەکو ئاینی ئیسلام و ئاینی مەسیحی نینە ئاینی ئەوە بن تەبشیری، یعنی مژدە دەربن و بانگەوازیان هەبی خەڵک لە ئاینەکە خۆیان بانکەن، دەڵێن حەقمان بە ئاینەکانی تر نییە، لەگەڵیان بە ئاشتی دەژین، نا هیچ کەسێکمان لێ وەگرن، نا ئەمەش هیچ کەسەشی لە ئاینەکانی تر وەدەگرین و هەر کەسەبا لەسەر ئاینی خۆی بژێتن، کەواتە ئاینەشی داخراوە. خاڵێکی تریان لە خاڵەکانی ئاینی یەزیدی سیستەمی چینایەتیە، یعنی ئەوە زۆر گرنگە. ئێمە وەکو مسلمان زۆر تەرکیزمان دەکە دەستە ئەوەی کەوا هەمومان یەک نمرەینە و هەمومان لە ئادەمینە و ئادەمیش لە خۆڵە و فەرق و جیاوازیمان نییە و چینایەتیمان نییە، بەڵام ئاینی یەزیدی جیاوازە. یەک لە خاڵە گرنگەکانیان بریتێ لە ئەوان چینایەتیان هەیە، طەبەقاتیان هەیە، چین ئەو چینانە لە یەکدی تێکەڵ نابن، ئەو چینان لە یەکدی ژن و ژن خوازی ناکە، ئەو چینانە هەیەکە و نمرەیەکی هەیە، هەرێکە و پلۆپایەکی جیاوازی هەیە. تەمان چینەکان لەسەر ئەساسی ئاینی لەکنەوان کە پشتاپش لە بۆیان دەمێنێتەوە. ئەو چینانە کە زیاتر سێ چینن دەبی بەڕێز لە بەریانکەی پیر، هەروەها شێخ، هەروەها مرید. چینی پیرەکان، شێخەکان، مریدەکان بزانین چێنە و پیشە و وەزیفەشیان چییە، ینی ئەرکە ئاینەکەشیان چییە. پیرەکان ڕێبەری ئاینینە، ڕێبەری ئاینینن، ڕێنمایی خەڵکان دەکەن، خێرک فێرە ئاین دەکەن، وەڵامی پرسیارەکانیان دەنەوە، لە ناو کۆمەلگا دەگەڕێن، ساڵێ جارێک هەر کێشەیەکیان بلویان حەڵ دەکەن و وەک برێ شەحنی ئیمانیان دەکەنەوە لە ئاینەکەی خۆیان. ئەو پیرانەش پیرەکان لە چەند بنەماڵەی سەرەکی پێکاتینە. گرنگە ژمارەی بنەماڵەکان بزانی بەڕێزت چل بنەماڵەنە، پیرەکان لە چل بنەماڵە پێکاتینە. لۆ نمونە پیر هەسەن مەمان، پیری شاڵیار، پیری ڕەشی حەیران، پیری هاجیال، پیری مەحمەدی، پیری مەحمەدی ڕەشان هەتا دوایی ئیتکەشمان هەیە. ئەو جەگەر ئەوە لە مەلزەمەکەی ئەوەندەم باز کردیا سەیری کتێبشت بکە، ئەگەر هیتریشی تێدا هەیە ناویتریش لێ لەبەر بکە. دووەمیان شێخەکان، شێخەکان ڕێبەری ئاینینە وەکو پیری، بەڵام ئەوانە چل بنەماڵە نینە، بەڵکو ئەوانە سێ بنەماڵەنە. شێخەکان سێ بنەماڵەی سەرەکینە، بنەماڵەی ئادانی، شەمسانی، قاتانی. ئەو جا هەر یەک لەو بنەماڵەش تایبەتمەندی و مواسەفات و خاسەتی خۆیان هەیە. ژن و ژن خوازی لە نێوان نەک لە نێوان پیرەکان و شێخەکان ناکرێ، بەڵکو هەتا لە نێوان ئەو بنەماڵش ئادانی، شەمسانی، قاتانی ناتوان لەگرێکی ژن و ژن خوازی بکەن، هەریەکە و لەگەر بنەماڵی خۆی دەبی بیکاتن. جا ناوی هەندێک لە بنەماڵی شێخەکان، ناوی هەندێک لە ئەو بنەماڵانە کە سەر بە ئادانی، شەمسانی و قاتانیەکانن: شێخ هادی، شێخ حەسەن، شێخ شمس، شێخ فەخر، شێخ بەکر، شێخ برامی، شێخ براهیمی خۆرستانی و هەتا دوایی ئیدکەشمان هەیە. زاگەر لە کتابەکە سەیرت کرد ناویتریش تێدا بوو، ناویتریش لێ لەبەرکە. سێمیان بنەماڵەی مریدەکانن، ئەوە خەڵکە گشتەکەنە، خەڵکە ئاساییەکەنە، طەبەقە خوارەوەکەنە، لە شێخەکانیان فێرەشت دەبن، بنەماوە ڕێنماییان لێوە دەگرن. ئەوانە شێخەکانیان پیرەکانیان چ برێن بە قسەیان دەکەن و ئەوانە ژن و ژن خوازی تەنها لە نێوان خۆیان دەکەن، ینی ناکرێ مریدەکان ڕەشڕوتەکان بچن لەگەر طەبەقەی لەسەر خۆیان ژن و ژن خوازی ئەنجام بدەن. ئەوەش سەبارەت بە چینەکانیان. ئێستا دێن کەمێک باسی لالشی دەکەین. زانین لالش کە گوتمان لە کوردستانی خۆمانە لە نزیک مەنتیقەی سنجارە بزانین چ دەگەیەنیتن. لالش پەرزگای هەرە پیرۆزی ئاینی ئێزیدەکانە. تەشبیه نەبی وێنەی جوان لە بۆ خوای گەورەیە، وەکو چۆن ئێمە مسلمان کەعبە لامان پیرۆز و پەرزگای هەرە گەورەیە، ئەوانش لالش لە لایوان پەرزگای هەرە گەورەیتیان، قیبلەیتیان. دەکەوێتە دۆڵێکی نێوان سێ چیا شوێنەکەی لالشی، دەوروبەری دار و درەخت و سەوزایی قەشەنگە. وشەی لالش لە تێکست و نووسینی یەزیدەکان بە مانای ستێتن هەوێنی زەوی. لالش لە تێکستی یەزیدەکان بە مانای ستێتن هەوێنی زەوی. بە زمانی ئاڤێستاییش پێکاتوە لە دوو بڕگە،
لالا بڕگەی لالا لەگەر هشە لالا لەگە هشە لالا واتە چرا هشەش واتە ڕۆناکایی گەشت ئەوەی جوان لەبەرکە بەڕێزم لالش لە لای نووسینی ئاڤێستایی لە دوو بڕگە پێکاتێ لالا لەگەر هشەی لالە بەمانای سرادێ هشەش بەمانای ڕۆناکایی و گەشتێ کاتێکە لێکیان دەدەین دەبیتە سرای گەشت واتە سەرچاوەی ڕۆناکایی لالش پەرستگای سەرەکیتیان زۆر نەقش و نیگاری لێکرایە سەردەمەکەش زۆر کۆن دەگەڕێتەوە ئەو پەرستگای لالش لەلایەن شێخادی کوڕی مسافر نۆژن کرایتەوە و جارش کە نوێ کرایتەوە و لەبەرەوەی کۆن بوو هاتیە چێ نوێی کردەوە گرنگی پێدای جارشکە شێخادی کوڕی مسافر ئێستا باسەوەی دەکەم بزانین لالش دۆ لایەن ئێزیدەکان پیرۆزە هۆکاری پیرۆزەکەی چییە؟ یەکەم لالش سووری ژیانە هەوێنی مەینی زەویە لالش سووری ژیانە هەوێنی مەینی زەویانی زەوی چەقەکەی چێن دەرێ بە چە ڕاوەستایە بە هۆکاری ئەو لالشەی با کانی سپی لەیە کانی سپی لە لالشیە تەشبیه نەبی نایچوێنین دەڵێن چۆن لا نێوەی مسلمان لە نزیک کەعبە ئاوی زەمزەممان هەیە ئەوانش کانی سپیان هەیە ئاوەکی زوڵاڵی لێ لە کناوان پیرۆزە و ئاوە تعمیدی لێ دەکەن لێن دەرێ فەرزێکی تەریقەتە لەسەر ێزیدیان دەی بچنەوێن دەرێ و هەموو خۆیان تعمید و حەلال بکەن جیم لالش حەجە لە لای ێزیدیەکان ڕووگەیە قیبلەیە فەرزە لەلایەن ڕوولەیی بکەن و سەردانی وێندر بکەن دەبێ هەموو ێزیدیەکی جیهان بەلای کەم جارێک لە تەمەنی سەردانی ئەو پەرستگای بکاتێن تەشبیه نەبی وەکو چۆن ئەمە ساڵی جارێک دەبێ حەجی خۆمان بکەن ئەوانش بۆ شێوەیە خاڵی تریان ڕێوڕەسمە ئاینیەکانی و جێژنە و خۆشەکانیان لەوێن دەرێ دەکەن دەچن ئەوێ لەوێن دەرێ دەکەن لالشی ڕێوڕسمی ئاینی و خۆشی و کامرانیەکانی خۆیان دەژێڕن خاڵی تریان قوب و عاقدی لێیە قوب و عاقدی و نیشانەی مەرقەدی پیاوچاکان هەلە لالشی هەنە لە پەرستگەی لالشی ئێستا دەینە سەر خاڵێکی تر ئەیش بریتە لە کتێبە پیرۆزەکان لای ئێزیدیەکان بزانین چ کتێبێکیان هەیە ئێزیدیەکان دەڵێن دوو کتێبی زۆر پیرۆسێ لە لایوان پیرۆزە یەکەمیان مصحفی ڕەشە دومیشیان جەلوەیە ئەو دوو کتێبە مصحفی ڕەش و جەلوە لە وزاری زۆر زادێتەوە گرنگ ئاگاتان لێبی یەکە مصحفی ڕەش باسی هەبوونی خوا و فریشتە و ئافراندنی بوونەوە واتە کتێبێک عەقیدەییە بیر و باوەڕێ لە لایوان زۆر جار ناوەش کەشی پێدەرێن قەرە فورقانشە بە مانای مصحفی ڕەش لێ لەلایەن یەزیدیەکان باسی دۆنادۆنیش تێدایە واتە تەناسخ الئەڕواح کە لای یەزیدیەکان وێ مرۆڤ کە دەمری لە ناو ناچی بڕواشە نییە زیندی بیتەوە بڕوایان بۆ هەیە کاتێ مرۆڤ دەمری ئەو ڕوحەی دەچێتە بەر مرۆڤێکی تر ئەو مرۆڤەکە دەمری ڕوحەکەی لاشەکە دەمری ڕوحەکە دەچێتە بەر یەکێکی تر و کەسێکی تر پێ لەدایک دەبیتێن ئەوە لە مصحفی ڕەش باس کرایە دووەم کتێبیان کتێبی جەلوەیە جەلوە لەلایەن شێخ حەسەنەوە دانرایە شێخ حەسەن چەند ساڵان پێوە خەریک بۆ 6 ساڵان خەلوەتی کردیا لە تەنهایی هەتا کتێبی جەلوەی دانایە ئەوە شیان باسیەک تاپەرستی و خوای تاک و تەنیایی ئەو شتانیان لۆ دەکا چۆنێتی دانانی تاوس مەلیک چکە لە کنەوان مەلیکە تاوس شتێکی پیرۆزە مەلیکە تاوس شتێکی پیرۆزە کە ئێمە زیاتر بە مانایی شەیتان دێ لای ئێمە لایوان مەلیکە تاوسە سەرۆکی فریشتانە لایوان چۆنێتی باوەڕهێنان و چۆنێتی وەرگرتنی تەریقەت هەمووی لەو کتێبی جەلوەیە باس کرایە ئەجا ئەو تێکستانەش هەمووی بە شێوەی شعری نووسرانە بە شێوەی هۆندراوە شعرە ئەجا شعرانە وەکو گۆرانی لەبەر خۆیان دەرێن پێ دەرێن قەول یان بەیت یان قەسیدا یان دوعا و پارانەوە قەول بێژەکانیان چێنە ئەوی بە ئەوە دەرێن شێخ فەخر و پسی جەم و پیری ڕەشی حەیران ئەوانە بریتینە لە قەول بێژەکانیان ئەو تێکستانش پشتاپشت لە بۆیان مایتەوە ئێستا باسی خاڵش تریان دەکەین لەلایەنی بەڕێوەبردنی کاروباریان دەرێن چەند ئەنجومەنێکی باڵایان هەیە ئەو یەزیدیانە چەند ئەنجومەنێکی باڵایان هەیە کاروباری یەزیدیەکان
بەڕێوە دەبن وەک بری لەلایەنی ڕامیاری. یەکەمیان میری ئێزیدیان هەیە. میری ئێزیدیان میری هەموو یەزیدی دنیاەیە، وەکو چۆن نەسڕانیەکان پاپایان هەیە، ئەوەش میری ئێزیدیانە، سەرۆکی ڕۆحی باڵای ڕۆحیتیان کاروبارەکانیان بەڕێوە دەباتن. لە شارۆچکەی باعەدرێ نیشتەجێیە دەبێت لە بنەماڵەی میرەکانش بێتن. هەیتیان دووەمیان اختیاری مەرگە هەیە، پێشی دەرێن بابە شێخ، ئەوە بەرزترین پلەی ئاینی ڕۆحیە، زیاتر لە شێخی شەمسانیەکانە، لە بنەماڵەی شێخ فەخریش دەبێتن. چلەی هاوینان بە ڕۆژی دەبی و ساڵێ دوو جاریش دەبی سەردانی ئێزیدیەکان بکاتن، وەکو گوتمان ئەو پلەیە بە پاپای ئێزیدیەکان دەچیتن. ئەوەی اختیاری مەرگە هەیە، اختیاری مەرگە هەیە کە بابە شێخە زیاتر بە پاپای مەسیحیەکان دەچیتن، نەک میرەکە، میر نا بەڵکو بابە شێخ اختیاری مەرگە هەیە، منزلی پاپای هەیە. سێمیشیان شێخی وەزیر، ئەوە دەبێت شێخی شەمسانی بیتن، لە بنەماڵی شێخ شەمسەیە پلەپایەکی تایبەتی ئاینی هەیە، یەکێکە لە ئەندامانی جڤاتی ڕۆحانی. چارەمیشیان پێشیمامی مەرگە هەیە، پێشیمامی مەرگە هەیە، ئەویشیان لە شێخی شەمسانیە و لە بنەماڵی شێخ شەڕەفەدینیە، ئەوە ژێک لە ئەندامە ڕوحانەکانیتیان. پێنجەمیشیان مەزنێ قاواڵان، مەزنێ قاواڵان سەرۆکی قاواڵانە لە چینی موریدا، لە چینی موریدا فەقیرەکانە هەژارەکانە، ئەوەشیان دەبی شارەزایی لە تێکستە ئاینیەکان هەبیتن، هەروەها ئیشەکەشی ژێڕانی تاوسا. مایتمان لە ئاینی ئێزیدی باسی جەژنەکانیان بکەین. ئێزیدیەکانێک بۆ شتانە پێدەناسرێنەوە جێژنیان زۆرە. یەک لەوانە جێژنی سەری ساڵیان هەیە. جێژنی سەری ساڵ کۆنترین و پیرۆزترین جێژنە لە کنیان. پیرۆزەکە لەوەی دەگەڕێتەوە لە سەرەتای ئافراندنی کائیناتێ لە کناوان. جێژنی سەری ساڵ دەکەوێتە چەندی؟ چوارشەممەی یەکەمی مانجی نیسان. مانجی نیسان یەکەمین چارشەممەی کەتە چ ڕۆژی لەوان جێژنی سەری ساڵە بە ساڵنامەی ڕۆژهەڵاتی. ئەو چارشەمە ناودارە پێی دەرێن چارشەمەی سوور، چارشەمەی سووری پێدەرێن. لەو جێژنەی سەری ساڵە یەزیدەکان جلو بەرجی جوان لەبەر دەکەن و ڕێوەسمی تایبەتی ئاینی خۆیان هەیە و سەردانی لالشی دەکەن و هێلکەی ڕنگ دەکەن و گوڵی سووری نیسانە لە دەرگاکە خانەکانی خۆیان دەدەن، یاری تایبەت بە خۆیان هەیە. هەروەها لەو مانگەی لایەن پیرۆزە پێیان وایە ژنهینان و ژنخوازی لەو مانگەی گوناحە، لە مانجی نیسان گوناحە، دەرێن مانجی نیسان بەخۆی بووکە، نابی بووکەشکەشی تێدابێتن، هەڵکردنی زەوی و چاندنی دەغردوانی شەر گوناحە لایوان لەو مانگەی. هەروەها خواردنەی تایبەتیشی دروست دەکەن، پێی دەرێن سەوک، لەگەر شیرنی دەیخۆن و داباشی سە هەژارانیشیان دەکەن. جێژنەشکیان هەیە، جێژنەی چلەی هاوینێ، ئەو یەکێکە لە جێژنەکان کەوا ڕێڕسمی لە پەرزگای لالشی دەژێڕن. ئەو جێژنەیە دەکەویتە سی تیرمە، واتە سی تەمووز، دەکەوێتە سی تەمووز هەتا دوی مانجی تەباغی، هەتا تا دوی ئاب ئەو جێژنەیە بەردەوام دەبێتێن. لە پێشی ئەو جێژنەی دەبی پیاوە ئاینەکان چل ڕۆژان بە ڕۆژی بن، پیاوە ئاینەکانی ئێزیدی چل ڕۆژان بە ڕۆژی دەبن، ئەوجە دوایە دەگەنە جەژنی چلەی هاوینێ. تەمان ئەو جێژنەیەشیان هە لە پەرزگای لالشی دەکرێتن، ڕێڕسمی تایبەت بەخۆیان هەیە و چرا و مۆمی دەجێڕن و قەتار و سەمایان هەیە لەو ڕۆژەی، قەولی دەرێن و بەیتی دەرێن، ئاوازی تایبەتی لەگە دەرێن و دەفەی لەگە لێ دەدایان. سێمین جێژن بریتە لە جێژنی چلەی زستانێت. جێژنی چلەی زستانێ دەکەوێتە دووی مانجی شبات لە بەژێری ڕۆژمێری زاینی، ئەوەش ڕێڕسمی تایبەتی بەخۆی هەیە. ئەو جێژنێشیان سێ ڕۆژ بەردەوام دەبی لە پەرزگای لالشی ئەنجام دەدرێت. چوارەمین خاڵ جێژنیان جێژنی جەمای، ئەوە جێچێکە لە جێژنە هەرە کۆنە دێرینیەکانیان ماوەی 7 ڕۆژان دەخایانی لە 6 هەتا 12 تشرینی یەکەمی زاینی لە پەرزگای لالشی ئەنجام دەدرێت. ئەو جێژنێشیان ئێوارەکەی مۆم و چرایدا دەژیرسێنن، ئاهەنگ و سەما و قەتار و قەولی دەرێن، سماتیش دەکەن. سمات چیا؟ خواردنەکی تایبەتە لەو ڕۆژەی ئامادەی دەکەن، دەدەنێ ئێزیدیەکان و هەژارەکان. لە ڕۆژی چوارەم
قماشەشی تایبەت بە ئاوی کانیاسپی دێتە مۆرکردن. ڕۆژی چوارەم پەری دێنن، پەری دەهێنە سوارکردن. پەری هێنە سوارکردن چیا؟ قماشەشی تایبەتە بە ئاوی کانیسپی تەڕی دەکەن، لەسەر مەرقەدی چاکەکانی خۆیان دادەنێن کە پێ دەرێن گایەک. هەروەها گایەک لێ دەکەنە قوربانی لە بۆ ڕۆژ کە دەیان ڕۆژ ئەلێک ناوە خوا، کە خوا یعنی ڕۆژ. لە ڕۆژی شەشەمبەرێش باچی دەهێنە سوارکردنەوە. لەو ڕێڕسمە بیرۆبەوەری کراسی گۆڕینی شێخادی کوڕیس مسافریە. لە ڕۆژی دوای جەژنیش هێمای تاوز دێنن، پاک و تەمیزی دەکەن، جوانی دەکەن، تاوسی دەڕازێنەوە جوانی دەکەن، هەتا ئەو کەسانی بەشدارن لەو ڕۆژە وەکو پاک و خاوێن دەربکەون. ڕێڕسمی ئەو جێژنیان نیشانەی ڕۆناچی پاکردنەوەی دەروونماتە ناخپاکردنەوە دەگەینیتن، بەختەوەری و لێبوردەی ئەو شتانە دەگەینیتن. تەمان ئەوەشیان گوتمان لەکن کانیسپی و لەکن لالشی ئەنجام دەدرێنی، لە کانیسپی مۆر دەکرێن و خاوێن دەکرێن. پێنجەم جەژنیان جەژنی ڕۆژی ئێزیدیان. جەژنی ڕۆژی ئێزیدی ئێزی بەخۆی ناوەکە ناوەکانی خوای. لۆیە جەژنی ڕۆژی ئێزی، جەژنی ڕۆژی ئێزی کە ینی ڕۆژی خوایی. ئەوەشیان سێ ڕۆژ پێشترێ بە ڕۆژی دەبن پێشی و جێژنەی. لە ڕۆژی چارەم دەگەنە جێژنەکەی کە دەبی هەینی سێمینی مانجی کانونی، ینی لە کانونی یەکەم سێ هەفتان دەژمێری سێمین جومعەی دەکاتە جێژنی ڕۆژی ئێزی. تەمانەوەش مەبەستیان پێ ئەوەیە کە ڕۆژی گرتنە و تەریقەتی وەردەگرن و ناوی خوای گەورە بەخێر دەین و یارمەتی هەژاران دەدەن و جێژنان لە لێکدی پیرۆز دەکەن، سەدانی مەزارگە و پیا و چاکەکانی خۆشیان دەکەن. جێژنش کەشیان هەیە لە جێژنەکانی ئێزیدیان کە جێژنی بێڵندەیە. ئەوەژێک لە جێژنە پیرۆزەکانیانە بە بۆنەی تاوکردنی وەرزی چاندن ئەو جێژنەی دەکەن، دەکەوێتە یەکەمین هەینی مانجی کانونی دووەم. ئەوەش ڕێڕسمی تایبەتیان هەیە. خواردنەوەی تایبەت دەکەن بە ناوی سەوک، هەروەها خواردنی کەشیانەیە کەشک، کشام، شلک، خەولێرە، تەمان کەدانەشی تایبەتە لە مێوژیش پێکاتیە. هەروەها ئێوارەی جەژن خەولێرە بەسەر ئەندامانی خێزانەکان دابەش دەکرێن. هەروەها لە ئێوارەی جژنی ئاگری دەکەنەوە، بۆ ئاگرێ دەرێن گورگاگای. گورگاگای ئەو ئاگرەیە کە لەو ڕۆژەی دەیکەنەوە ئەندامانی خێزان هەریەکی سێ جار بەسەر ئاگرەکەی پازدەداتن، یەکی سێ جار بەسەر ئاگری گورگاگای پازدەدا. هەفتەمین جەژن جژنی خدرلیاسیە. خدرلیاسی ئەو جێژنە دەکەوێتە پێنجشەممەی سێمی مانجی شوبات، یان لە مانجی شوبات سێ پێنجشەمان بژمێرە، پێنجشەمەی سێمیان ئەو جێژنەیە بە ڕۆژمێری زاینی. ئەوانەی ناویان خدربی یان ناویان ئەلیاسبی دەبی سێ ڕۆژ پێش ئەو جێژنەی بە ڕۆژی بن. قڕیان بەسەر دەبی خدر و ئەلیاسەکان دەبی سێ ڕۆژ زووتر بە ڕۆژی بن، ئەوتە چارەمی ڕۆژ دەبیتە جێژنە. لەوەشیان ڕێڕسمی تایبەتیان هەیە. قەلات دروست دەکەن. قەلاتێک خواردنەکە پێک دێ لە گەنمی جۆی گارسی نۆچی دایان هاڕن پێی دەرێن پێخۆن. لە بەیانی جێژن ئەو خواردنە تایبەت دەکەن لەگەر ساواری برژاو درستی دەکەن و پێ دەرێن چەخۆس. لەو جێژنە دیسان ڕاو، نێچیر، سەربڕین جانەوەر گوناحن قەدەغەنە لۆ وەکو ڕێزگرتنێک لە بۆ نەبی خدری، هەروە لە بۆ نەبی ئەلیاسی پێغەمبەر خدر و ئەلیاسی نابێ ئەو شتانە ئەنجام بدرێن، چکەوان بڕیان وایە ئەوانە لە پیاوە باشەکانی خوای تەبارەک وەتەعالانە. ئەوە لە سەر خێران بابەتی ئێزیدیشمان تەواو کرد بە هیوای ئەوەی گرنگێکی باشی پێ بدەن لەبەرەوەی ساڵانە نزیکەی چارنمرێکی لێ دێتەوە. لێرەش هاتینە کۆتایی پرۆگرامی پۆلی 12 لە بابەتی پەروەردەی ئیسلامی و ئاین ناسی بە هیوای هێنانی نمرەی بەرز لە بۆ هەموو لایەکتان. خوای گەورە سەرکەوتوتان بکات.